بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوی خواتان لێبێ خۆشەویستانی سیگەوهەر ئومێدەکەین هەموو لایەکتان باش بن و ئەم شەویش بینەری پەیامە جوانەکانی سیگەوهەر بن لە هەر شوێنێکەوە هەن ئومێدەکەین جێسوود و ڕەزامەندیەوە بێ و تاکۆتایی پرۆگرام لەگەڵمانە بن چونکە ئەم شەو کۆمەڵێک میوانی تایبەت لە خزمەتمانان و بێکەوە کۆمەڵێک بابەت گفتوگۆکەین و بەرنامەکەتان پێشکەشەکەین بە یارمەتی هاوکاران ئومێدەکەین جێسوود و ڕەزامەندی هەموو لایەک بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان تاعەت و ڕۆژووی هەموو لایەکتان قبوڵ بێت ئینشاءالله. ئازان و خۆشەویستانمان وەک دەزانین مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی دابەزینی قورآنی پیرۆزە و لەگەڵیشیدا لەم مانگەدا زیاتر مسلمانان لە خزمەت قورآنی پیرۆزدان بە ختمکردن بە لەبەرکردن بە خوێندنەوەی ئاەتەکانی قورآنی پیرۆز. ئینشاءالله ئەم شەو لە بەرنامەی سیگەوهەر بەرنامەیەکی تایبەتمان دەبێت سەبارەت بە فەزلی خوێندنەوە و لەبەرکردنی قورآنی پیرۆز و لەگەڵیشیدا باز لەو دەکەین کە مسلمانان ئەو کەسی کە دەوێت قورآنی پیرۆز لەبەر بکات چۆن بتوانێت ئەو یاسایانە یاخود ئەو شێوازانەی لەبەرکردنی قورآنی پیرۆز جێبەجێ بکات و لەگەڵیشیدا لە هەمووی گرنگترین ئینشاءالله باز لەو دەکەین چەند ئەم قورآنی پیرۆزەمان لەبەر بێت ئەوەندەش بتوانین ئیش و کاری پێ بکەین و لەگەڵەوەی کە ئەم قورآنە لە دڵ و سینەماندا هەڵی دەگرین گرنگە لە کار و کردەوەکانیشماندا جێبەجێ بکەین. گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین ئینشاءالله لەگەڵ میوانەکانمان بەڕێز مامۆستا بەرهەم سەروەر حافظ قورآن و لەگەڵیشیدا مامۆستای لەبەرکردنی قورآنی پیرۆز و هەروەها مامۆستا بەختەوەر بەهادی مامۆستای لەبەرکردنی قورآنی پیرۆز و لەگەڵیشیدا حافظ قورآن و کاک هاوبەش حەیدەر مامۆستای بەشی لەبەرکردن لە دەستگای نووری حکمە لەبەرکردنی قورآنی پیرۆز. کاکدانێر پێشووی بچینە لای میوانەکان من ئاماژەیەک بە سپۆنسەرەکەم بم MK شۆپینگ سپاسیانەکەین کە دوکانی لەچکیان هەیە وەشتوان سوودمەند بن ئەگەر لەچکتان بوێ بە تایبەتی ناونیشانەکەیان لە جادەی کاک ئەحمەدی شێخە لە بازاڕی بەختیاری لە دوکانی یەکەم هیوادارین کە سوود و ڕەزامەندی ئێوەی لەگەڵا بێ ئەگەر ویستان دەتوان سەردانی بکەن. بەڵێ ئازان خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەکەمان یەخۆ بەخێر بەسەر دوو چاومان بەخێر بن. ماوەسە بەرهەم بێمە لای بەڕێستان قورآنی پیرۆز ئەو فەزڵ و گەورەی چییە کە گرنگە بەردەوام لە خزمەتی دابی نەک تەنها لە مانگەدا گرنگە لە تەواوی ساڵەکان ڕۆژەکان لە خزمەت قورآنی پیرۆز دابی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه واستنى بسنته إلى يوم الدين. قرآن بيروز أو كتابه كأخوة فرقال داي بزاندو كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. أو كتابه كأخوة فرقال داي بزاندو بوي إنسان بيني لي بكاته بوي لي تي رابمينيت بوي لا أهتكاني ورد بيتوا بوي أو كسيك خاون جيرية بيج لا أهتكاني بكاتوا بيج لا معناكاني بكاتوا ولحديثك في غمر خو عليه الصلاة والسلام فرمي خيركم من تعلم القرآن وعلمه باشترين تان وخيرترين تان لروايتك هات وإن أفضلكم باشترين تان أويك قرآن أخويني فيدي قرآن بيخلقش فيركات لحديثك ترى هاتوا لفضل خويندني قرآني بيروزا في غمر خو عليه الصلاة والسلام فرمي اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. قرآن بخوين لبروي قرآن بيتا تكاكار بوتان لرجي قيامته يعني أم قرآن أجر يما بخوينينو بردوان بين لقلياو وتيراب منين براسي أبيت نور وبركة بو جيان من ويكشتي تريش هيا في غمر خو عليه الصلاة والسلام فرمي من قرأ حرفا من كتاب الله فله به حسنة والحسنة بعشر أمثالها لا أقول ألف لام ميم حرف ولكن ألف حرف ولام حرف وميم حرف. يعني بيغمر خو عليه الصلاة والسلام فرمي هركس يكبيت لا كتابك خوي فرقال لا قرآن بخوانه أو خوي فرقال حسنيك بؤنسي وأتان ده حسني بؤنسي يكبديه. وبيغمر خو عليه الصلاة والسلام فرمي نعلم ألف لام ميم بخو يكبيته ألف بيتك ولام بيتك وميم مش بيتك يعني بس بخويندني ألف لام ميم خوي برجر سي حسنة بو أنوسه سي شاكت بو أنوسه وأبيتا رونا كروي قبركت وأبيتا
بەرزبوونەوەی پلێت لە بەهەشتا وەکو پیاغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ اقرأوا القرآن اقرأ وارتقي ورتل كما كنت ترتل في الدنيا بخوێنەوە بەرز بەرەوە لە پلەکانی بەهەشتا وەکو چۆن لە دنیاە ئەتخوێن يعني فإن منزلتك عند آخر آية تقرأها پلە و پایەی تۆ لەو شوێنەیە هەتا ئاخر ئاەتی تا بخوێنی ئەگەر کەسێک هەموو قورئانی لەبەر بێت ئەگەر کەسێک حافظی قورئان بێ بەڕاستی فەزڵێکی زۆر گەورەیە یعنی پلەی زۆر زۆر بەردەبێتەوە لە سەر لە پلەکانی لە بەهەشتا. یەک حەدیثی تر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەو یەک پرسیارێک بکەم چی شتێک هەیە چ کتێبێک هەیە بەس لەسەر هیلاکبوونیشی پاداش وەرگری هیچ شتێک نییە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێت الماهر بالقرآن مع السفرة الكرام البررة ئەو کەسەی کە ماهرە و جوان ئەیخوێنێتەوە و قورئانی بە جوانی و بەڕەوانی لەبەرە لەگەڵ مەلایکە بەڕێزەکانی خوا پەرگارایە و ئەو کەسەشی کە ئەیخوێنێت زمانی قورسە لەسەری وهو عليه شاق بۆی قورسە و وەکو ئەڵێ هیلاکی ئەکا و ماندووی ئەکات دوو ئەجری بۆ هەیە. ئەجری چی؟ ئەجری خوێندنەوەی قورئانەکەی و ئەجری هیلاکبوونەکەشی. بەڕاستی فەزلی زۆر زۆر گەورەی قورئانی پیرۆز خوا پەرگار لەو کەسانەوە بگێڕێکە ئەهلی قورئانی پیرۆزن و کەسێکیش کە ئەهلی قورئان بێت کە لەگەڵ قورئانە بێت ئەهل القورئان هم ئەهل الله وخاصته کەسە نزیک و تایبەتەکانی خۆی پەروەردگارن. کاک دانیێل سەرنجیا بە مامۆستا بێت گەلوی کە قورئانی پیرۆزی لەبەرە زۆربەی فەرموودەکانی پێغەمبەریشی لەبەرە ئینشاءالله دوایین و لای بەڕێستا مامۆستا بەختەوەر بەخێر بێ دووبارە سەلامەت بێ ئینشاءالله. بۆ پرسیارە دەست پێ بکەم مانگی ڕەمەزان کە مانگی قورئانەوە ئێمەش لەم شەوە پیرۆزانەیە ینی دەرفەتێکی زێڕینە بۆ هەچ کەسێ بێوێ ئەم کاتانە بە قورئان خوێندن بەڕێ بکە بە قورئان لەبەرکردن بەڕێ بکە. ئێوە وەکو مامۆستایەکی قورئان تا چەندێک پێتان وایە مانگی ڕەمەزان پێویستە بە زۆری تەرخان بکرێ بۆ قورئانی پیرۆز و چ فەزڵ و پاداشتێکی هەیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما نافعا يا رب العالمين. اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا. طبعا مانجي رمضان بو حكمك قرآن تيادا وظيوة بوتا باشتريني مانجكان كأمش بخوي شرفك يعني قرآن أو صفتي تياها هرشتك ربط بيبقى قرآن أو برزبته هرشتك إيتر هرشت شيء أتوعي تفصيلي بيتي بون منا كوملك زور بون منا إما بيغمبر مانه في فرمودة صدو بسجارة زار بيغمبر لأنه عندها مثلا سيصدو بانزين شريعتي أنبوهاته رسولا يعني نبي لنوی عندها مثلا بسپێنج لە قورئانە نەیان هاتووە لەنێوی عندها پێنجیان ئولو العەزمە لەنێوی هەموویانە پێغەمبەر صلی الله علیه وسلم گەورەی هەموویانە بۆ چکە قورئانی بۆ هاتووە سید الكون يعني گەورەی يعني خلائق بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه وسلم. قورئان لە ڕەمەزان هاتووە ڕەمەزان گەورەی مانگەکانە. قورئان لە شەوی لەیلة القەدر دابەزیوە إنا أنزلناه في ليلة مباركة بۆ بە گەورەترین شەوەکان هەمووی ڕائەکە زانێ کامەیە لەیلة القەدر کەسیش نایزانێ بەڵام بەپێی فەرموودە فەرمێ يعني لە 3 و 5 و 7 ئەوە لە تاکەکانە بگەڕێن بۆی زیاتر. جا بەڕاستی ئەمە گرنگە بۆیە ئینسانیش هەر لە قورئانیشا فەرمێ كنتم خير أمة باشترین ئومەتین بۆ چکە قورئانمان بۆ هاتووە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم پاشان بۆ ئێمە هاتووە يعني ئێمە مخاطبین. بۆیە ئینسان هەر کەسێ لەگەڵ قورئانە بێ ئیلا بەرزە بێتەوە لە دنیا پێش قیامەت چونکە قورئان صفەتی وایە هاوڵێکە و هاوڕێیەکە هەرگیز برادەرەکەی خەمبار ناکە. ئەمە یەک. دوو ئێستا لەم سەردەمەیە بە تایبەت ئەگەڕین نابینین يعني پرسیارێ بکەین چێ هاوڕێیەکی بە وەفایەوێ بە ئەمە کێوێ ئازیزی ئەوێ خۆشەویستی ئەوێ هەر کات بێت تاقات بگوێ لێ بگرێ چێ هاوڕێیەکی ئەوێ عاجز نەبێ لێی چێ هاوڕێیەکی ئەوێ فڵان يعني فول مواصفات بەس قورئانە. بويا إمام الشاطبي بالشعركية فرميه وإن كتاب الله أوثق شافع وأغنى غناء واهبا متفضلا. أفرمي القرآن كتابي خواه باشترين شفاعة كارب ومان ودولة من دينا ودولة من كان القرآن شاكا بيشكش بخوين ركيكا هما مصاب فرمودك بسم الله الرحمن الرحيم نوزد بيتا كراتي دا صد ونوت أما على الأقل
يعني بەلایەنی کەمەوە ئەگەر یەکێ نیەتی بەقەوەتر بێ زیاتر تەزەڕعی هەبێ بۆ لای خۆی گەورە زیاتر نیەتی چاکی هەبێ لەوە چێ بە یەک پێت حەوسە خێری دەستکەوێت اینجا فەرمیوە وخير جليس لا يمل حديثه وترداده يزداد فيه تجملا باشترین هاوڕەیە کە لەگەڵ یادا بنیشی بێزار نابی لە قسەکانی و دووبارەکردنەوەشی زیاتر جوانێکە بۆیە ضرورە ئینشاءالله لە ڕەمەزانە هەر ئەو خەڵکانی ئێستا جۆمان لێگرن زۆرێکی زۆریان لە ڕەمەزانە ختمەکەن ئەی خێرە دوای ڕەمەزان ختمەکە ناتوانی هیچ ڕەمەزانەوەی تێ خۆی گەورە عیبادەت ئاسانەکە ئینەکان قورسە بن معاسی و ئەمانە ئەوە تا حد تەسیری هەیە بەس هەر ئەو کاتی کە دایانی لێ ئێستاە لە ڕۆژەکانی تریش هاتوانی دەیبنی هەر مانگی جاری ختمەکات مامۆستا بەرگیان بەخێر بێ دووبارە مامۆستا بەڕێستان لە دەستگای نووری حیکمەت کۆمەڵگای ئێمە خێزانەکان منداڵان تا چەند لە خزمەت قورآنی پیرۆزدان تا چەند دایکان و باوکان دەیانەوێت منداڵەکانیان فێری قورآنی پیرۆز بێت یاخود بیانێ قورآنی پیرۆز لەبەر بکەن. بسم الله والصلاة والسلام على رسول الله. سەرتا زۆر سپاسدانەکەم بۆ بەرنامە جوانە. ڕاستی ئێمە وەک دەستگای نووری حیکمە بۆ ئەوەی کە پێک دێت لە 39 مامۆستا نزیکی 200 تەلەبە معنەیە ئەمە تەنها با بڵێن لەلایەنی بەشی لەبەرکردنە. ئەمە ژمارەی دڵخۆشکەرە لەخوا بەزیابێت تەنها بۆ لقی سلێمانی واتە چکە لقی سلێمانیمان هەیە چەند بازنێکی کەشمان هەیە. ئەمە نیشانەی ئەوەیە کە لەخوا بەزیابێت سەدایکان و باوکان بەشن ئەو شوێنانایە گەڕێن کە مناڵەکانیان هەم فێری تربەتێکی جوان هەم فێری قورآنێکی ڕێکوپێکیان بکەن بۆ ئەم ژمارەیە دڵخۆشین بەڵام ئیشەڵڵا ئامانجمان زیاترە زۆر یعنی دایک و باوکان زۆر بەدەم خەمی تەلەبەکانیانەوە ینی مناڵەکانیانەوەن بۆ شێوەی بۆ من ئێمە جین تەلەبەمان هەبووە تووشی ساربوونەوە بووە تووشی شتێک بووە دایک و باوکی خۆی پەیوەندی پێوە کردین یعنی لەگەڵەوەی کە ئێمە لەگەڵیان خەریکین دایک و باوکانیان بە هەمان شێوە لەگەڵمانە یارمەتی دەربوون ینی لەخوا بەزیابێ هەبووە ساربوونەوە نەبووە هاتوو بۆ لامان بە تایبەت نەک بە تەلەفۆن داوای ئەوەی کردووە کە زیاتر زەخل لە تەلەبە مناڵەکەی بکەین بۆ ئەوی زیاتر بەرەو پێش چێ زیاتر لەگەڵ قورآنەکە خەریک بێ تەنانەت نمونەیەکی سێمان هەبووە باوکی تەلەبەیەک هات پێیوتین من ئەمەوێت تەنانەت لە ڕووی تەلەبەکەم یعنی نەچێتە دەرەوانێ لە ماڵەوە با لەگەڵ ئێوە بچێ بۆ یاری دووگۆڵ یعنی ئەمەی بۆ دانێن بۆچی بۆی کە لەوێش بەڵێ بەڵێ ینی لایەنە پەروەردەیەکە بێژگەڵەوەی کە قورآنەکە لەگەڵ ئێمەیە لەو ڕۆی کە شوانێ هەر لەگەڵ ئێمەیە بێ بۆچی ئەزانێت کە ئێمە لەوێ شتێکی غەڵەتی پێ ناڵین ناڵین تووشی شتێک بێ ناڵین لادانی توش بێت لەم ڕوانی عین لەخوا بەزیابێت دایکان و باوکان زۆر ئەرێنی بوون لەگەڵمانە لەخوا بەزیابێت مامۆستا بەرهەم بێم و لای بەڕێستان بۆ پێی کە بەڕێستان الحەمدوللا حافظ قورآن و بەردەوام لە خزمەت ئاەتەکانی قورآنی پیرۆزدا بوون و تێڕامانتان زۆرتر بووە لە ئێمەمانە لە زۆری لە خەڵکانی دیکە لە ئاەتەکانی قورآنی پیرۆز ئەگەر ئەم کۆمەلگای یاخود هەموو کۆمەلگایەک بە گوێرەی ئەو دەستور یاسایی کە قورآنی پیرۆز دایناوە بڕوا بەڕێوە پێ دوایە کۆمەلگا چی بەسەر دێت چ کۆمەلگایەک دروستە بێت کاک دانیارگەن بەڕاستی ئەگەر ئەم کۆمەلگایە یعنی ئەوەی کە خۆی پەرگار ئەمری کردووە بە پێی حکمی خۆی پەرگار بڕۆن بەڕێوە ئەوەی کە خۆی پەرگار نەهی لێ کردووە لی دوور بکەونەوە بەڕاستی کۆمەلگایەکە بێ کۆمەلگایەکی زۆر باشە بێ کۆمەلگایەکە بێت کە یعنی پڕە بێ لە ڕەحمەت پڕە بێ لە بەرەکەت بەڕاستی پڕە بێ لە نیعمەت چکە هەر کەسێک دەست بە ئەم قورئانی خۆی پەرگارەوە بگرێ بەڕاستی گومڕا نابێ کەسێک نابێ ینی کەسێک خراپەکار نابێت کەسێکە بێ بەڕاستی ئەبێتە نیعمەت و بەرەکەت بۆ خۆی و بۆ چواردەورەکەشی بەڕاستی ئەبێتە بەرەکەت بۆ کۆمەلگا ئەبێتە بەرەکەت بۆ دایک و باوکی ئەبێتە ڕەحمەت بۆ یعنی کەسوکاری و ئەبێتە مای خێر و بەرەکەتیش بۆ کۆمەلگا کەسێکە یعنی ئەهلی قورئان بێ کەسێکە لەگەڵ قورئانە بێ هەوڵەدا ڕەوشتی قورئان لە خۆیە بەرجەستەکە هەوڵەدا ئەوەی کە قورئان فەرموویەتی بە پێی توانای خۆی لە خۆیە بەرجەستەیکە ئەبێتە کەسێکی صالح ئەبێتە کەسێکی چاک ئەبێتە کەسێک کە بەڕاستی کۆمەلگا شانازی پێوە بکە و ئەم وڵاتش بەڕاستی ئەگەر خەڵکی بە پێی قورئان بڕۆنە ڕێوە وڵاتێکی ئەمینە الحەمدوللا تا حەدێکی باش الحەمدوللا ئەمینە بەڵام یعنی خراپەکاری وەکو پێویستیایە بەربڵاو نابێ وەکو پێویستیایە تەشەنە ناکە بۆچی یعنی
بەپێی دووریمان لە قورئانەوە بەپێی دوورکەوتنەوەمان لە قورئان تووشی گومڕایی و سەرگەردانیە بین بەپێی نزیکیمان لە قورئانەوە تووشی ڕەحمەت و بەرەکەتە بین تووشی ئەوە ئەبین کە بەڕاستی هەم خۆمان ببینە بەرەکەتێک و سوودیش بە دەوروبەری خۆمان بگەینین بتوانین باوەی ئەم قورئانەوە دەست بە خەڵکی تر بڵێن یعنی ئەو دڵەمان وای لێ دێ ترسی خۆی پەرگاری تیا دروستە بێ لە ئاەتەکانی خۆی پەرگار ڕائەمێنین و وامان لێ دێ بەڕاستی کەسێکە بین کە ئەبینە بەڕێزترین کەس لای خەڵکان و وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێت إن من إجلال الله إكرام ذي الشيبة المسلم وحامل القرآن غير الغالي فيه والجافي عنه إيش لواني ك بيوست يعني خلقي وبرز لنا وخلقيا أو كسيك هالقري قرآن أو كسيك قرآني لسنجاية أو كسيك لقرآن راء منه لا تكاني خوا برجال ورد بيتوا يعني أو آتاني خوا برجال ويلي أكا ترسي خوا برجال يضلي دروستك ويلي أكا أبيتها كسيكي بخوا صلحاو وكسيكيش كري راز بخلقي بشانة دات دەست خۆش بەخوا مامۆستا بەختەوەر ئێوە بەڕێستان خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆزن بە قوتابیان ئەو پەیڕەو پرۆگرامە چییە کە پەیڕەوی ئەکەن بۆی کە قوتابیەک یان کەسێک کە خوازیارە قورئانی پیرۆز لەبەرکە کە دڵنیام زۆر کەس حەز ئەکات بەڵام پێویستی بە کۆمەڵێک ڕێوشۆن هەیە ئەم کەسە تەنها حەز نییە بەڵکو پێویستە مامۆستایەک ڕێنموینی بکە یاخود هەڵەکانی بۆ ڕاست بکاتەوە بەدەوام بە دوواداچوونی بۆ بکە ئەمە لای بەڕێستان چۆنە؟ طبعا شتێ هەیە پێوتری حەز شتێکی هەیە پێوترێ ڕەغبەت شتێکی هەیە پێوترێ خۆزگە شتێکی هەیە پێوترێ عەمەل هەوڵدان ئەڵێ وەختی خۆی ئەمە پەندە یعنی ئەڵێ پڵنجێک ویستی هێرش کاتە سەر سێ کۆتر چوار ئەڵێ سییانیان بڕیاریاندا هەڵفڕن بۆ ئەوەی ئیتر ئەم هینە نەیانخوات دانێکیشیان وتی کۆرەکی ئەڵێ ئەم پڵنگەیەت و ئەمانە بوو بە ئەوان هیچ نەکەین لە ئەخیرا ئەڵێ لە سەرنجامە پڵنگەکە هەر چوارە خوات بۆ کەسیان نەیکرد بە فعل بڕیاردان حساب نییە بۆ هێزار خەڵکی ژێمە مامۆستا حەزەکەم قورئان لەبەرکەم وا ئەەکەم حەز ئەەکەم بەڵام هەمووی لە سنووری حەزە ئەوەسێ نایەتە فعل اینجا یەک شت هەیە لێرە زۆر موهیمە عادەتەن دەسەکەی بە هەر ئیشە قورسە بەتایبەتتر قورئان لە سەرەتای قورئانە تاقیکردنەوەیە جزئی یەکەم دووەم سێ چوار پێنج قورسە لە یەکەم بۆ هەم سەرەتاتە هەم خۆی گەورە تاقیمان نەکاتەوە بزانین چێ ڕاستگۆیە چێ ڕاستگۆ نییە تۆ هاوارەکەی ئەڵێ وەڵام بۆ خوایەکەم ئەمە دەست خۆش بێ زۆر باشە بەس عەمەل صحیح عەمەل حسابە ئاەتە خۆی گەورە فەرمێ حەسیبە الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ئەرێ ئێوە بەتەمام بڵێن ئێمە ئیماندارین و تاقیش نەکرێنەوە ولقد فتنا الذين من قبلهم خلقي بيشوا جواب تاقي كراونته فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين تاقي ما كنتو ببزين چه رازگویی چه خوانا خواست دروزنه بویە کە تۆڵی بۆ خوا لەبەریەکەم یەتە پێش ئەمە زۆرمان بەسەرەیە بۆ نمونە ئێستا ئەمڕۆ چەند شەمەیە دوو شەمەیە مامۆستا وعد لە شەمەوە دەست پێیەکەم بۆ ئێستا ناڵی دەست پێیەکەم ئەوەی شێکە لە فێڵەکان یان جەروێ ڕەمەز بۆ نمونە نزیک مانگی شەعبانە مامۆستا با بگەینە ڕەمەزان اینجا دەست پێیەکەم یعنی شتەکان دوورە خاتەوە ئەمە شەیتانە وەسوەسەوی شەیتان فێڵە بۆ دروستەکە شتەکانە بۆ جوانەکە هەرچەندە لە ڕێی لەبەرکردنی قورئانی شاوێ بۆیە سەرەتاکان ئەمە ئەو شتەمان بینیوە تەلەبەمان هەبووە لێم مامۆستا یعنی زۆر سەیرە کاتی مەسەلەن کە لە سەرەتاوە دەستم پێ کردووە ئەستم کردووە لە ماڵەوە تەعزیەمان بۆ دروست بووە کۆرە خزم یەکێ نەخۆش کەوتووە نازانم مشکلەیە دروست بووە تومە زەمە هەمووی بۆ تاقیکردنەوەیە بەس کە ئینسان هەوڵیە والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا خۆی گەورە ئەفەرمێ ڕێگەکانی بۆ ئاسان نەکەین بۆیە سەرەتاکان ضرورە بیکەین بە ڕاستی نەک هەر حەزبێ اینجا بە فعلی خەمی بۆ بخۆین باشە ینی ئەو کەسانە زۆرن کە حەزیان لێتی بەڵام کە من ئەوانی کە لەبەرەکەن مەبەست ئەوەیە مامۆستا بەڵێ اینجا ئێستا بە نمونەیەکی تر ئەوە ڕوونەکەینەوە بە دوو نمونە یەکەم بۆ نمونە لە وڵاتی عێراق داخەوە ئەمە ناخۆشی شۆلەچە شەرمەزاریش بێ کەمترین حافظ قورئانەیە لە جیهانە لە عێراقا بە پێی ژمارە وڵات هەیە عیبە لە ماڵەکەیانە بێ ئێستا ئەوە باسەکەین بازاری وەردە بڕین سەواستەکەن هجوومەکەین عێراق زۆر کەمە بۆ نمونە لەوە چێ الله عالم 6,000 بێ با بڵێن 10,000 کە ئەمە زۆر کەمە بۆ وڵاتێکی 40 ملیۆنی ئەم 10,000ش با ئەم قسەکەین ئەم 10,000ش بڵێ 6 مانگی تر ئیمتیحانە
هەر لەو 10,000 پێنج ڕاکات دەرناچن شەش مانگی تریش ئێسەنا لەو پێنجە ژەمێنێتەوە ینی لەو 5,000 ئەگەر بێنێتەوە ینی هەنێکی شەوق و زەوق و حەماس گرتوێتی کاڵێ بەفعلی متقینەکان کەمە بنەوە ئێستا غەزە ئێمە هەر هەوارەکەین غەزە ئاوا و ئاوا يعني همو حافظ همو مالي حافظ شيء تياكو جناب فرمو يعني متقين كاتبي حافظ متقين كان يعني لا حماسه حتى متقين تربي يعني الله يسرش رجعنا بم قص وشتو رجعي شاربين جزء مراجعه كانوا من اما وخند يعني مراجعه طوركم الله كان يبين مجلس هي بس مراجعه كتابي كان بردام القران لبركز يعني اصلا اونا زور بو يعني بون منولات ليبيا يعني بينجي شي حافظ بو بيشوتر ل 5 مليون بنوكو كردستان مليون شي حافظ بو ما نجيك سرزي ماليزيا ولاتيكيش اوزام كم يعني زور 1 مليوني بس اما ليبيا وصل نجراكش شكل 5 مليون هي اما ما نجيك سرج ميريك مخندو الله ياسات نزبون بتونزي 6 مليون حافظه كان بون ب 2 مليون وسياسات يعني لصات شلي كملقا حافظه من برادر ما بخوي شو بولي بياله شوينه تبازار كبره صوزي فروشتو زور بكزولي فقير تي والله من تخا 20 جزء لا برا بفقير يعني هيش تيطاونا بو ما عيبيه لي طاوينا كردبي رجنينا انا ما وصل راح بدل يستا من امن بس زور جاره ما باسك ماشي ما صاوب بزان يعني زور اوشتانا زور ما وصل اخر ما شيء حكومته وامنا زام او اس ام اوكو من اوكو شخصي خومكو مثلا اوكو ريخراوي اقرايش مثلا من الله بجمع مصام الحمد لله يسا ام اوكو خوم عندكو بشي لبركدن لبي بلان من هي اجر حكومه بيت سرخت ملاني منالي 5 صال 6 صال حو صال يعني ل 5 صال وري بقري تاقات 8 صال ويكي بحافظ قران بالها 8 صال بجت مكتب فزي حكومه ديت سرخت نايت بويت شاورين لدهاتوها زمينيش جنجاوبو اما بسازينين اما بلاي خوان دانين يترجر مردين خوي قرم حسوان نكا بوشي نذكر وبين يد وري اجر ورقري اگر اشتواني من ان شاء الله وزور باشا بمنمونش بوي كاتي زور نقرم جرينج دايك بداخو دايك وباوك كان خميان نيه يسا خوي اگر اما مقارنه بكين والله اما زور شرو تنقو ايتي ابوا لتشاود وزارو اسم شوارع 24 تشاود وزارو شوارع عرض اسماء فرقه لصاد لو شي هزاريش فرق قدوي بس يشتهي هرمايتي لتشاو اسي جهانا بويا من بيم وايا ابي دايك وباوك حزيجي لراده بدريان هبه شلون اعسا من بيرجوي بيم او نمونه بيرجوي بيم وحده بينا بو شو وحده مكري بوي كري ايش بيتي يعني ابي اما جاونا محتاجين ما بقى بقران كبيويس بيبي براسي من اسابان امن من باسكين منالك هبو ل 8 6 صاليا يعني ذكر وشتان بي اخويندو امانه ذكري روجها بيانيان وايواران امانه دوي ورده زانيان زيركا دسيان كرب حفظ امانه لا ينزد وان صاليا ابو بحافظ قران زور مراجعه كردو امانه يعني مالو زور يرمتيانيا ما دايكو بوشي زور يرمتيانيا يرمتيشي زور يعني اروشتن بو سيران قرانكش انا بلغ الخوانه ما شاء الله باشا وباوكي او كسا زور ياري لقلا اكر دو غولي لقلا اكر بنارتياتي لقلا اكر تا دوای باوشم کەسەمرد کێ بوو ئەم نمونە من بووم ئێستا باسەکەم بۆچی ئەم ئاوا باسم کرد من خۆم یەکێ بووم لەوانەی ئەمە چی هەر قورئان لە بە مناڵی 9 ساڵ و 8 ساڵمانەوە چی هەر قورئان پێ لەبەرەکەن باوەڕکە ڕۆشتین بۆ سەیران نەورۆز بووە کاتی تر بووە جەژن بووە باوکم وفاتی کردووە بە ڕەحمەت بێ مامۆستای یەکەمم ئەو بوو خوا لێی خۆش بێ یا ڕەبی یەکەم باوەڕکەن ئەڕۆشتین من سەعات 8 و 9 ساعات دايود درب تشين لو سجا قران كمان ممكن كره يتر اجريام كره لا جام لي داي غورم خوشويسم كره كاك اخر شفاعتك نقول حيج نه انا هش بزر باور كان شوين بو مالان بو ديني بوشتي او قران ما بردو ادو ايش قطاوي كي خلق نايبيني الله ما شانسي هو لا طاوي كر بو بتو بو خويكي بو خصي خلقينكي بس شوق وذوقي دايكو باوكا من يعني بو هرش يعني اروشتم سور باوكم يبردم بو مسابقه سور ايساني يجمناب هري بردم اصلا لو سيشهدي بو كريم حتى يعني الحمد لله زور بيربركي انا جرام فضلي دايكي شمبيرنا باوكم اروش دايكم خوي غري بارزيل مالو مراجعي بيه كدم بويا ام شوق وذوقي دايكو باو جرنجا نقبله بيبات دس جاي نوري حكمه ريخراي يقرا مثلا لا ما مصاويش مثلا لا ريخراي خويا بيات دس يبلي خو حافظتان به لا اما جرنجا براسي دايكو باوكيش خلينا شي هبت زور باشا
سونێک ماوەساها و بەش بەس ماوەسا بەختەوە ئەزمموی ماوەسا بەرهەم ینی دواتر باسێکی ماشەڵە لە ماوەی ساڵێکدا هەم قڕانی پیرۆزی لەبەر کردەوە ئەمە زۆر زۆر تا ئێستا شتیوام نەبیستووە دواتر باس لە ئەزمموی خۆیەکەین ماوەسا هاوبەر لە دەستگای نووری حکمە ئێوە شێوازی لەبەرکردنی قڕانی پیرۆز چۆنە بۆ منداڵان بۆ گەنجان دەرسەکانتان چ شێوازێکەوە لەگەڵ یا چۆن تەنسیقتان کردەوە بۆ ئەوانەی کە پرۆسی خوێندنیان هەیە لە خوێندن و لە مەکتەبدان لای ئێمە سەرەتا پێویستە ئەم کەسێک کە دەستەکە بە بێبێت وەکو مامۆساوتی حەزی هەیە و شەوقی هەیە و ئێوێ دەستکاتە لەبەرکردنی قورآنی پیرۆز سەرەتا پێویستە تا ڕادەیەک خوێندنەوەی با بڵین تەجویدی ئەنجوان خوێندنی قورآنی ڕێکوپێککە ناکرێت یەکێک بێ قورآن لەبەر کات بە شێوەیەکی هەڵا چونکە تۆ ینی قورآن بۆ شێوەیە کە بە ئێمە هاتۆ بە متەواتیری هاتۆ بە شێوەیەکی ڕێکوپێک پێویستە بۆ شێوێش ئێمە بیگەێنین سەرەتایەتە لای مامۆستای با بڵین بەشی جوان خوێندنەوەی قورآن تا ڕادەیەک خوێندنەوەکەی ڕێکوپێکە کات دوای ئەوە کە ئامادە بوو یەتە بەشی لەبەرکردنەوەیە بۆ هەموو سەرەتایەکیش سەرەتا با بڵین ناتوانین یەکسەر بڵین وەرە سوڕەی بەقەرەمان بۆ لەبەرکە ئەکسەر مامۆستا لە پشتێشکی چلنۆ لاپەڕێ لەکوێ تاویکەم مامۆستا خۆی جارێک شوازان بووی واز کردین ینی براکی خۆی کە کێشەی هەبوو لەگە سوڕەی بەقەرەیە با بڵین سەرەتاین عەممە و تەبارەکی پێ لەبەرەکەین چونکە عەممە و تەبارەک زیاد بیستراوە بۆ خوێندنەوە چونکە زۆرترما بیستوە ئاسانترە و سوڕەتەکان کورتترن تەلەبە ترسیلەی کەمترە لەگەڵ ئەمە تا ڕێ لەگەڵ لەبەرکردنە دوای ئەوە خۆی بڕیار ئەدا بە شێوەیەکی عکسی بێت با بڵین جوزێ لە سی 29 بەو شێوێ 28 لواهی بێت یاخود بچێتە ختمەوە ینی با بڵین لە بەقەڕەوە بێت خۆی ئازادە بێت لەو کاتە هەنێک تەلەبەیە ئەڵێ من حەزەکەم چکە خوێندنەوەکەم لەو لاوەیە تازە خوێندومەتەوە باش خوێندومەتەوە لەو لاوە بەردەوامە بم لە بەقەڕەوە هەرێکش لەم لاوە دەرزەکانمان هەفتانەیە هەر هەفتەیەک بۆن یەک ڕۆژمان هەیە تایبەت یە بۆ لای مامۆستاکەی ئەوەی کە حیفزی کردووە بۆ مامۆستاکەی ئەڵێت ئیتر بەپێی تەمەنەکە ئەگۆڕێت هەنێت تەمەنی ئەگەر لە خوار 15 ساڵ بێت داواکاری تەفسیری نییە ئەگەر لە سەر و 15 بێت تەفسیر زەرورە چونکە پێویستی بە تێگەیشتنە لە خوار 15 ساڵیەوانەیە وەکو مامۆستا لە وڵاتانی کە سێرەکی تەمەنێکی 11 ساڵی هەیە هەم قورآنیشی لەبەرە بەڵام ئەمە دواییەت فەهم و تێگەیشتنی بۆ ئەبێت یعنی لە تەمەنی مناڵی بۆ لەبەرکردنە لە گەورەتر بۆ فەهمە بەس با بڵین یەکێکیش لە تەمەنێکی تۆزە گەورەتر دەستپێکە هەمانە لە 20 ساڵی هەیە لە 25 دەستپێکە هەیە زەورتریش من خۆم نەفەرە ناسم لە 35 دەستی پێگرووە ناکرێ بڵێ تۆ قورآن لەبەر مەکە ناچارین چی لێ بکەین یین لەسەر ئەوەی هەم فەهمێکی هەبێت کە کەسی گەورە بە فەهمەوە توانێت بیکات فەهم لەگەڵ یعنی با بڵین تەفسیرێک زائیدەن لەبەرکردنەکە بە پێی بڕێ هەفتانە بە پێی توانایی ئەو کەسە زۆر باشە بێنە لای مامۆستا بەرهەم مامۆستا بەرهەم لە هاڵێ کوردوتین لە نوکەوە بۆمان باسکە چۆن توانی ماشەڵڵا لە ماوەی ساڵێکدا هەموو قورآنی پیرۆز لەبەر بکەیت بەڵێ کاردانیانگە من لە 2017 لە سلێمانی وەکو ئەڵێ دەسم بە لەبەرکردنی قورآن کرد چۆنی دەسم پێ کرد وردە ینی پێشتر لەبەرکردنی قورآنم هەبوو بەڵام ئیتر دابڕان یەکەمتیا هەبوو لە 2009 الحەمدلە من دەسم پێ کرد بەڵام جاروا بۆی تربەوەی هەنێک هۆکارەوە دابڕان بەڵام وەکڵە بەجددی دەسم پێ کرد لە 2017 لای مامۆستایکی بەڕێز الحەمدولله دەسم پێ کرد لە ینی کە ئەوەی کە ئێستا بیرمە لە بەقەڕەوە دەستم پێ کرد وردە ینی ڕۆژی بەلایانی کەمەوە لاپەڕەیەکم ئەخوێندا یەک لا ینی ئەمە کەمەکەی بوویتر بۆ نمونە زۆر بەشی یان زۆر جاریش ینی دوو لاپەڕە مەخوێن ینی دوو لاپەڕە بۆ سێ لاپەڕە وردە هەتا گەشتە ئەو کاتی کە سوڕەتی بەقەرە الحەمدولله لە ماوەیەکی کەمە تەواوم کرد بە فەزلی خوای پەروەردگار گەشتمە ئەوەی کە ینی کاتەکەشم بۆ لەبەرکردن کەی بوو دوای نوێژی بەیانیان بوو دوای نوێژی بەیانیان وەکو لە فەرمودەی هاتوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمی اللهم بارك لأمتي في بكورها خۆی پەرگەبەرەکەت بکەیتە ئومەتەکەم و کاری ئومەتەکەمەوە لە بەیانیانە چکە بەیانیان ینی مێشک صافە شت وەرەگرێ شەوان زووترە خەوتی مامۆستا بەڵێ تەئکید ینی شەوان زوو ئەخەوتم و بەیانیانیش بەڕاستی زوو هەڵەسام بۆی بتوانم ینی لەبەریکەم یەک شت هەیە کاکدانیار بۆ لەبەرکردنی قورآن تۆ ئەگەر بتەوێت لە قورآن لەبەرکەی ئەوکو مامۆستا بەختەوەرش باسی کرد یەکەم شت ئەوەیە کە تۆ بڕیار بی نەک لە خەیاڵاتە بژی
کەسی واڵێ تەمەنامەیە ینی خۆزگە هەموو قورئانم لەبەر کرد بە خۆزگە هیچ ناکرێ ئەگەر تۆ بڕیاردا بڵێ من بۆ نمونە ئەمڕۆ قورئان لەبەرەکەم هەوڵی بۆ بدەیت یعنی جوهدێکی تەواوەتی خۆتی بۆ تەرخانکەی کەس ینی هەمومان بەپی توانای خۆمان کاتمانێ ئێستا کەسی وایە وەڵام من مەژغوڵم کەسی وایە وەڵام من سەرقاڵم کەسی وایە وەڵام من ینی ئیش و کارم زۆر و ناتوانم لەبەریکەم بەڵام یەک شتێکەیە ئیستیغلالی وەقت تۆ ئەگەر تۆ ئەو کاتەی خۆت بخۆزیتەوە ئەو هەلی خۆت بخۆزیتەوە بۆ لەبەرکردنی قورئان ئەتوانی لەبەریکەی عەزمت جەزمکەی نیەتت خالصکەی و دوعا زۆر بکەی و بەڕاستی پێویستە گوێت و چاوت بەتایبەتی بۆ ئێمەی نابینە گوێمان بپارێزین لە شتی خراپ و زۆر هەوڵ بدەین گوێ لە قورئان بگرین من وەکو وتم لە ماوەی ساڵێکە لە 2017 کە دەستم پێ کرد من ڕۆژانە حیفزم هەبوو ڕۆژانە یعنی بەبێدا بەڵێ مامۆستایشم هەبوو بەڵێ چکە ئەو کەسەی کە ئەوێ قورئان لەبەرکات پێویستە مامۆستایەکی تایبەتی هەبێ ینی چ نابینا بیان چاوساغ بێ پێویستە مامۆستایەکی هەبێ بۆ ئەوەی کە لەبەری کردووە بۆ مامۆستاکەی بڵێ چکە ئینسان ینی لێ حاڵەتانیە جاری وای سار دەبێتەوە ئەگەر خۆی بێت هەر خۆی بێ قورئان لەبەرکە ینی تووشی مەلەل و بێتاقەتیەکە بێ بەڵام ئەگەر ینی وها خۆی ئیلزام کات بە مامۆستایەکە بۆ نمونە بتوانێت ڕۆژانە ئەوەی کە لەبەری کردووە بۆ مامۆستایی بڵێ ئەو کاتە هەست بە جدیاتێکی ترەکە ئەو کاتە هەست بۆ ئەکا کە بەرەو پێشچووە بەڵام ئەگەر هەر خۆی بێت یعنی وردە سار دەبێتەوە باشە ئەو پرسیارە بکەم بەڕێستان خام پێداویستی تایبەتن بەڵام ماشە ئەڵڵا بۆ ماوەی ساڵێک توانیتانە بکەن ئێمە زۆر دەرفەتمان لە بەردەستایە ئێوە چ منهەجێکتان بەکارهێنا ئایا تەنها بە گوێ لێگرتن بوو ئەم قورئان لەبەرکردنە حەزەکەین ئەو پرۆسەیە باسکەی کە دڵنیام زۆر بە سەختی تێت پەڕاندۆ بەڵام ئامانجێکی گەورەی لە پشتەوە کە ڕەزامەندی خۆی گەورەیە حقیقەتەن ئەوەی ئێمە من وەکو خۆم تەنهای گوێ لێگرتن بوو بە قەڵەم قورئان بەکۆڵێ لەبەرمە کرد یعنی بۆچی بە قەڵەم قورئان لەبەر ئەوەی ئەو کەسێک کە قورئان لەبەرەکات پێویستە گوێ لە قورئان خوێنێکی تایبەت بگرێ دووەمیان پێویستە مصحەفێکی تایبەتی خۆی هەبێ یعنی ئەگەر بە قەڵەم قورئان بێ بە تایبەتی بۆ چاوساغان و بۆ نابینانیش باشتر وایە و بەڕاستی چێشتر وایە ینی بەڕاستی سوودی زیاتر لێ ئەبینی کە لەسەر مصحەف بیخوێنی لەسەر مصحەف لەبەری بکەیت نەک بۆ نمونە بە ئەدەواتێک بۆ نمونە بە مۆبایلیان بە ئەو ئەدەواتانی کە هەیە لەبەری بکەیت چکە سەر مصحەفەکە یعنی ئەو کاتێک کە بۆ نەبیرت ئەچێ پێویستە ینی شێوەی ئەو مصحەفە شێوەی ئەو قورئانەی کە تۆ لەسەری لەبەرت کردووە شێوەکەی دێتە بیرت یعنی چەندێک کاک دانیار دادی بەڕاست چەندێک لەبەرکردن مهمە دووەنە مراجعەش مهمە تۆ ئەگەر لەبەرکردنت هەبێ و مراجعەت نەبێ یعنی وەکو هیچت نەکردبێ تۆ ئەگەر بۆ نە ڕۆژانە لەبەرکردنت هەبێ بەیانیان بە تایبەتی و هەوڵش بدرێت ئەوەی کە لەبەر کردووە لە ناو نوێژا بخوێنرێت چکە بەڕاستی ناو نوێژ یعنی کە ئەو کەسێک کە نوێژەکە وەکو لە حەدیثات و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئین المصلی یناجی رەبه چپە لەگەڵ خۆی پەرگاراکە نزیکترین کاتە لە خۆی پەروەردگارەوە یعنی تۆ ئەگەر لە ناو نوێژەکەیە لەگەڵ قورئان بخوێنیت و ئەوەی کە لەبەرتە بێخوێنی لە نوێژەکەتە یەقینتە بێکە بۆ زۆر بە دەگمەن بەڕاستی بیرتەچێ وەکوت من مراجعەشم هەبوو ینی مراجعەشم هەبوو لەگەڵ لەبەرکردنەکەیە وردە هەتا وەکو گەشتمە ئەوەی کە ئاخر سوورەت کە لەبەرم کرد طبعا پێشتر من 5 جزئێکم لەبەر بوو ئاخر سوورەت کە لەبەردم کرد ئەو شەوە سوورەتی ئەلجاثیە بوو یعنی سوورەتی وە هەبوو سپاس بەخۆی پەروەردگار یعنی ئەمتوانی لە ماوەی مثلا یەک تاقێکە لە بەیانی وەتانی وەڕۆ لەبەری کەم بۆ نمونە ئەو سوورەتی کە توانیم بەڕاستی لەو کاتەیە لەبەری کەم سوورەتی یوسف بوو یعنی سوورەتی وەهاشە بوو توانیم لە ماوەی 2 ساعاتە لەبەری کەم یەکێ لەو سوورەتانە سوورەتی طاها بوو یعنی سوورەت تا سوورەت یعنی فەرقی هەبوو لا بەڵام ئینسان ئەو کەسەشی کە مامۆستایە من هەتا بە خۆشمەوە هەوڵ بدەین
يعني بە شێوازێک نەسیحەتی ئەو کەسە ئەکەین کە قورئانە خوێنێ کارەکانی لا ئاسانکەین یعنی هەوڵ بدەین شتەکانی لا قورس نەکەین خۆش دەزانی شێطان وەسوسە بۆ ئینسان دروستەکە ئێمە ئەگەر بۆ نەبڵین وەڵایی فلان سوورەت لای من زۆر قورس بوو چی ئەکات ئەو کەسێک کە قورئان لەبەرەکە کە ئەگاتە ئەو سوورەتە یعنی وای لێ دێ ناتوانێت لەبەریکە یعنی فلان کەس قورس بووە بۆ منیش هەر قورسە بێ مەرج نییە واش بێ ڕەنگە بە پێی کەسەکان بگۆڕێت ینی وای لێ ئەکا ساردی ئەکاتەوە ئەو سەبەر هەم شتێکی دیکە بڕکاک بەختۆ ئێستا دێمە وڵاتانی ئینشاءڵڵا تۆ زۆر دڵخۆشی بەوەی کە نابینای خوای گەورە ئەم فەزڵەی پێبەخشی پێت وایە لەگەڵ یا خوای گەورە ئەم دیارە گەورەی پێبەخشی کە حەفزی قورئانە کەمێک باسی ئەومان بۆ بکەیت طبعا من بۆچی دڵخۆشم بە نابینایم لەبەرەوەی خوای پەرگار کە چاوەکەی لێ سەندومەتەوە دڵی ڕوونا کردومەتەوە بەچی بەو قورئانە و ئەو قورئانە چی فێری منەکە قەدری نابینا دەرەخە کە نابینا کات بەلای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چی کرد ڕووی لێ گرش کرد خوای پەرگار یەکسەر ئاەتی دابەزاند عەبەسە وەتەوەلە ئەن جاءه الأعمى پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕووی گرش کرد و ڕووی وەرگێرە چ کاتێک کە نابیناکە هات بۆلای يعني أما فضلي نابنا درخة فضلي إنساني كمدام قوري كمدام درخة إنسان قبول منا أو كسشي كنابنا أقربولنا لاي خلق شوزان بنوع بشايبي كتير وسيدي بكن بلام يقين تبي أو كسي كنابنايا براسي فضلي هي لا خبر خوشي أجر كسيك بدين دار به كسيك به وخاص الحاو به ومجدي بهشتي شيء بداوا مجدي بهشتي بكذا أبو كسي كنابنا يا پیغمبر خدا علیه الصلاة والسلام فرمي إذا ابتليت عبدي بحبيبتيه فصبر عوضته بالجنة يعني شي فضلك إلا وجورتر شي فضلك إلا وجورتر كإنسان خايف رجع تحقيقاته وبتشي بهردو خوش بيستكي يعني راس شاو نعمتك جورية بلام لكسك تريشي بسنة توا هالنعمتك فضلك جورية بوكسة فضل خايف رجع بوكسة وكو پیغمبر خدا علیه الصلاة والسلام فرمي إذا أحب الله قوما ابتلاهم أجر خوي فرجار قومك خوش بيشيل يكات تاقي أنا كاتو توشي تاقي كرنا أنا كا براسي من زورد الخوش مبكو والله فخر شي بيواكم كان عبينا من بروي حافظ القرآن وخوي فرجار بأهلي أوي زاليوم إن شاء الله أهلي أهويشين خوي فرجار لك أهلي أو كسانا ما بجرى يا ربي كبينة خدمة كاري كقرآنك كتواني ومعنا أو بيعمي كخوي فرجار داي بزاندوا توانی معنا لبری بکن توانی معنا لا سنگی خو معنا بی پارزینو لبری بکن بو اوی لقیامتا پیمان بو تريت اقرأ وارتقي ورتل كما كنت ترتل في الدنيا بخوين وبرز بروا وكوتشون لدنياي اتخنت خواهی گوره پاداشتان باتوا ولا تعرضي به وقوتم يعني لا 2018 الحمد لله من توانیم آخر سوراتیش که لبرم بود سوراتی الجاثیه بو و او شو براسي خوشترین شو بولا جیانی منا سپاس و خواهی پرگار که توانیم خواهی پرگار به اهلی اوی دانم که بما حافظی قرآن يعني أماني عمتك دسها مكسنا كبه زور راستا ما مصابخ تور أو كسانيك لك القرآن هميشه بركة ورحمة القرآن بينو لجاني خوانا ونامي خوشتان بختورات هاتشانيك بختورن لقل بوني قرآن والله من همو جاروتوما سباز بخوا يعني زور لنا وكي خم رازيم وهمو كسيكيش الحمد لله همو كسيش بشيك لنا وكي خوي لجاني رنجياوته براسي وقصيكيش هي لبشتينا ونانكيوك من دا قورم زور حزي كرد منا وبنين محمد سبراكم نايم محمد حزي كرد نايم محمد ببلام باوكم برحمد بوي باس كردبون كلا خوما بينيوما كوريك معنا بيه وتوانا نايبين بختوار اتبتي تعصبي من ناوبين بختوار تلك محمد داي ودي امان بو ايما طاو ناوغي بو زور جاب دايك باوك الله ناوكي واخل جير بمنا الله كانتان چونك او ناو رنگ كاريغري لسرشاني وكس والله بفضل خويا باشان سواس بو دايك باوكم براسي منوك خم زور رازيم لناوكا الحمد لله رنگي شياوته وسباس بخوا مانش لبركاتي خوي غوري بلام يكشد هيك من حزكم او ربط كينو باسي بركتك براسي من راس منو مصاوبش داني شوين اكو لبركاري القران زور خوان بكم ازاين لتشاو مصابر همي عزيز
بڕی خۆی گەورە ئەو فەزڵی پێبەخشیوە ینی لەگەڵ ئەمە شاو ئیمانە عەزیمە چونکە بۆ هەمومان بەڕاستی ینی لە قیامەتە هەمووی ئەگرن ئەوەرن پرسیارتان لێکرێ هیچ لەو پرسیارانە ئەگونجێ لەوە بێ باشە تۆ خۆی گەورە دوو چاوی ساغی پێیایی دوو گوێی ساغ و سەلیم جوان ئەو بینی جوان ئەو بیست هەرەوە تۆزێ هەر فەرمودەیە ئەو دڵە و ئەو سنگەی کە هیچ قورئانیتیانی وەکو ماڵێکی ڕوخەوایە يعني أما كالبيت الخريب فرمودك كأما براسي حجية إن جا خوي جورا أم قرآني باراستو بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم ألم ضلا باراستويتي خوجر أجر باسي بيناي بويا نبينا كان لبري أنك كرده نعم بس خوي جورا من أهم زور بينيوا هاوري زورم هي وموصي عزيز إن شاء الله شد سر أو براو عزيزة جورانا براسي كبيني وما خۆی گەورە بۆ تاقیکردنەوە بڵی نابینان بەڵام لە پشتەوە بەڕاستی خۆی گەورە فەزڵێکی گەورەتری پیاون کە حیفزێکی عەجیبە من زۆر برادرمەیە لە بەرکاری قورئانە مثلا برادرێکمەیە شێخ ئەحمەد جارەڵڵا خەڵکی مووسڵە والدیشی 2003 جارێک یەکەم بۆ لەسەر ئاستی عێراق جارێک دووەم بووە جارێک لەسەر ئاستی جیهان لەسەر مسابقەی سعودی سێم بۆ جارێک پار لە لیبیا چوارم بۆ مثلا شيخ إبراهيم سعدون مثلا خلق عراق ولا أنبار ولا كويت أجي وزوري تر أما أنا بودر خك براسي خوي جورا أما إشي بم كسب رزانة براسي أجر أهلي خوابي كسي اعتيادي بينابت وأهلي خوابت أما مهمة بس براسينا بينابت وقرآن لبريش بي أما إن شاء الله أجرك يدو جهر جورية بويا بركاتي لجيانا قرآن زر عجيبة يعني هواش وكو بارنية دسيلة بيت سمعنا مجر يعني خوي هرش واشة خوي جورا مسألة الدنيا وباري لنا قرآن أدور خستوته شون يعني أجر إسا ما صار باش زي ما أوفرك أجر همو جزء موت رخرا وكان هركز وجزء على بركة $500 زعنا بركة وكو سرينا وتكا كسبنا كده بو چون كشتيكي تيا دسيلة اینجا خود صورتی که دبر کیلوچ 5000 خیر و ببنس دیوش $50,000 خو فرقی چی 50,000 خیر دست کو فرقی له زیاتریش او مقارنه ناكر نعوذ بالله بس او بوي كتبقين بس شي اجركي جري نبي الى قيامتها بلان بركاتك الى جينا هستي بيكي شلون خوي جور توفيق ددا هر وكو تفسيرك بو فرمودكي ما مصاب باسي كر الف لام ميم ناتشنا وما وصل الحمد لله هم فضل كاني باسكر سواز بخا بشي زوريان الف لام ميم كك بيغمر صلى الله عليه وسلم فانه يك بديه اجرك اما لا اجرايا ولا هموش تكي شايه واكري لبركتي شابه يعني روجي جزء مراجعه ما اوفر واديسان اما بخلق رايه جينين حزناك جيانا بركتي تكيبا بيفرم روجي ساعات القران بخونا خوي جوره 10 ساعات بركه خاطر جيانت يعني يشي 10 ساعات كيل ساعتك اما تلبا معني اما بتشاي خو من بيني زور دورنا دايش خم الحمد لله دائما خليكي درس ودور يعني سباس بخوا يعني هميشه لخدمتي دينا يا بتشاي خم امام بينيوا جاري وابو تشيشتك جا مجار الله بخوا داك من اي مصا جزيزه الله بخوا مصا جزيزه هني تشبيرن خادمي قرتو لما هذا ايش يبوكا بس واني يعني ما شاء الله ايش كان امام بتشاي خم بيني وايش كان زوياتي بدسو يعني تشيشتي لنا واخو علي ما بخوي بدو ساعات بيقا من بيني وما بساعات بيقات شلون نازم تفسيرك يا اخويا امام بتشاي خم بيني ويتر قريش السيغي مني او انت اشتي يدرا بس يشتي دورنكين بس ام بركته ملموسه خلق ما نبو للدوامه خوي جوري يرمتي دوامه كشياو بوي اسان كردوا بلام ابيت شيء كسي يقيني هبي اخوي كل حد بلا برس كردنا وكي هموش تيكا ما وصل بالفعل ما بس قال لي رايه كخلق اترسي اما بيني وانا بخوا يعني اما هم لبريان تلماني هم لخوشكان بوي زياده التركيز خلينا نسر خوشكان نيوي كوملغان وهاوسر ودايكي نيوكي تريشين براسي اگر خوشكان بتو بهزبن ان شاء الله بيواني شاكبن ويا زور يعني تلبي خشك ما نهبو خوي وتيجي ما من مثلا زواجي كردو مثلا تيجي ما او روجي قران مراجعه كردو مراجعه كم كردو زو خلصاوم مرتاح بهم مراجعه كشم كردو ايش جاي ماضي شم كردو حتى لما والله اشتكى من هذا صار هيج مشاكل نبو او روجي واجه ونام كردو حتى مشاكل رويتي كردوم بيتعقدون كابلياهم اما بس تفسيرك وياك قران کاکا وژ ناوڕێکمان هەیە ئینشەڵا دێنەوە بەردەوام دەبین ئازان خۆشەویستان دەچینە لای ناوڕێک و دواتر بەردەوام دەبین
أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. بەگەرە پاداشتان باشمانی بەڕێز دەمە لای مامۆستا باش مامۆستا باش ئێمە لە درێژی بەرنامەکەیە لە سەرەتایە باسمان لەوە کرد خولیا پێویستە دوای ئەوە هەوڵدان دوای ئەوە بەردەوامی و پێداچوونەوە و ئەو بابەتانە گرنگە بۆ کەسێک کە ئارەزوی لە بڕکردنی قورئانی پیرۆزی هەبێ و ئەو هەنگاوانە ببڕێ. بەڵام ئەو پرسیارە هەیە ئایا هەموو کەس ئەتوانێت قورئانی پیرۆز لەبەرکە یان ئەوە تا بەپێی ئاستی کەسەکە ڕەنگە ماوەیەکی زیاتری بێوێ ئێوە چۆن هەڵسوکەوت لەگەڵ کەسە جیاوازەکان ناکەن بێگومان هەموو ئاستێکیەتە لاتان لە تەمەنە جیاوازەکانە و ڕەنگە خۆشتان ئەزمونتان لەگەڵ پۆلێکە هەبوو بێ بەڵام ئەم پرسیارانە گرنگە بەو پێیکە لەگەڵ کەسانێکی زۆرە هەڵسوکەوتان کردووە. ڕاستی پێشتر و مناقەشەیە زۆر بووکوون لەگەڵ مامۆستا بەختەوەر لەگەڵ مامۆستایانی کەش و بەرکەوتەشمان لەگەڵ تەلەبەی هەموو ئاستەکانە تقریبان هەبووە خۆم تاوەکو تقریبان تەمەنی 40 ساڵی بەرکەوتەم هەبووە تەلەبەکانی حیکمەمان بۆ مناڵن بەپێیە کەس هەر لە مناڵیەکەش تواناکە ئەگۆڕێت یعنی وەکو توانە ئەگۆڕێت بەڵام نییە بڵێن کەس ناتوانێت وەکوی کە مامۆستا لە ناوبڕەکە وتمان کەسمان فاتیحەمان لێ تێک ناچێت کەسمان قولەکانمان لێ تێک ناچێت بۆچی مەسەلە تیکرارەکەیە تەنها ئێستا تەلەبەمان هەیە لە هەفتەیەکە لاپەڕێکی بە ناڕەحەتی بۆ لەبەرەکەی تەلەبەمان هەیە ماشەڵڵا توانێت ڕۆژی لاپەڕێک لەبەرکە واتە ئەمە وەکو توانایەک وەکو حەزێک وەکو هەوڵدانێک فەرقی پێ ئەکات یعنی شتەکە ئەمە وەکو هاوکێشێکی بیرکاری نییە بڵێن یەکوەیەکە کاتە دوو بۆ هەموو کەسێکم شتە ڕاستە ئەکەوێتە سەر هەوڵدان زائیدەن توانای کەسەکە زائیدەن حەزی ئەو کەسێسە هەیە تواناشی زۆر نییە بەڵام حەزەکەی زۆرە زۆر خۆی هیلاکەکە لە بەهاتی 3 ساعت بیکە 6 ساعتێکە ئەگات بە ئەنجامەکەی خۆیەوەتە هەموو کەسێک دەتوانێت برایەکی کەمان هەیە وەک نمونەیەک بیڵێم تقریبا لە 2015 خەریکە لە تەمەنی 35 ساڵی دەسی پێگر ئێستا تقریبا گەیشتۆتە 22 جزء تا ئێستا هەر بەردەوامە کە لەگەڵ یا بەردەوام خێزان بەردەوام ئیش و کار دابڕان بەردەوام خەریک بوو ئەم مامۆستایەکە ئەو مامۆستایەکە بوونە ماوەیەک لای من مراجعەیەکرد ئێستا چۆتە لای مامۆستایەکێکە بە سیارە بەخوا هەبووە باسی کردووەم هەموو بەیانێک ئەچوو بۆ مزگەوتێکی تایبەت لەوێ بۆی بەس بۆ لای مامۆستایە کە سەرش یەگر بۆی بەری کێ مراجعی پێ بکە یعنی لەو تەمەنەشە بەس مامۆستا هاوبەش لەم شەوانە میوانێکمان هەبوو فەرمووی 23 ساڵی ویستا قورئان هاتە لای پێغەمبەری خوا یان دابەزی بۆ پێغەمبەری خوا
بۆچی ئێمە ئەو نەپەلەمی لە بەرکردنمانە ئێوە چنێک کات بۆ کەسی بەرامبەردانێن شتێکی بۆ دیارەکەن ڕۆژانە چنێک بخوێنێ گوێلەکێ بگرێ ئەمانە هەمووی گرنگن پرۆسەیەکن بۆ لە بەرگردن پێویستە بەڵێ ئێستا ئێمە لای خۆمان حکمە بڕێکی دیاریکراومان هەیە بۆ ساڵانە بۆی تەلەبە هەم با بڵێن نەپەلەی بێت ڕاست ئەگە پەلەی بێت توانای هەبێت لێ توانێت زیاتر کات کێشەمان نییە بەڵام وەکو حدێکمان هەیە کە ناکرێت لەوە ینی زۆر خاوتر بێ بۆ بڕێکمان داناوە 3 جوزء بۆ ساڵێت واتە گەرێکێک ئەتوانێت بە 10 ساڵ تەواویکە ئەمە ئەگەر با بڵین لەسەر خۆ بێت و پەلەشی نەبێت بەڵام ئەگەر وەکو مامۆستا بەختەوە جاری کەش باسمان کردووە لانێر خۆشی بیری بێ ئەگەر بڵێ من پەلەم نییە بە 20 ساڵێکم ئەمە زۆر تووشی خاوبوونەوە و ئەوە تەگا ینی وا لێ دێت کە لەوانەیە لە پڕێکە تاوابڵی من ناتوانم ئیتر ینی چکە ئینسان خۆی ڕاستە کەمێک پەلەمانە نەفراتەوە بۆ لامان توێتی حەزەکەم بە ساڵە تاویکەم ڕاستە ئەمە توان ئەم وورەیە خۆشە هەموو کەسمان هەمومان حەزیمان لێتی بەڵام ئەکەوێتە سەرەوەی کە تواناکەی چێنێت توانای ئەوەی نەبوو بە ساڵێک تاویکە ماوەسا بەرەمەوە دیارە خوا بە زیابێت کەسێکی دیارە کە توانای هەبووە ینی شتەکە شاراوەنی هەنێک کەس دەتوانێت بیکە بەڵام بڵێ کاتێکی دیاریکراو نا بەڵام دەوری 5 ساڵ بۆ 10 ساڵ بە متقینی ئەتوانم بڵێم بڕێکی زۆر وەسەڵ و جوانە ماوەسا بەرهەم من لە ختمکردنمان لە قورآنی پیرۆزدا کاتێ بە تەفسیرەوە ئەنی هەڵبەتە 2-3 ساڵێکە بە تەفسیرەوە حەزم لێ زیاتر ختمی قورآنی پیرۆزکەم زۆر بە چێشتر ینی جاری وا هەیە ئاەتێگێ تێڕە ئەمێنی ئەوەستی بیرەکەیتەوە ینی خۆی باڵادەست زۆر بەوردی زۆر بەوردی ینی بچووکترین شت ینی زۆر بەوردی هەموو شتەکانی نێو ژیانی تاکی مسلمانی باس کردووە مامەڵەکردنی لە نێو خێزاندا لە نێو ماڵدا لە نێو خوشک و برادا لە نێو میرادا ینی زۆر ئەو هەموو ئاەتانی قورآنی پیرۆزی لەبەردا کامیان زیاتر بەلای تۆ تێڕامان بوو ینی وەستایی لەسەری یان زۆر جا بووە بگری بە دیار ئەم ئاەتەوە بۆ نمونە خۆی ئاەتەکانی قورئان بەڕاستی هەر هەمووی کاریگەرە هەر هەمووی یعنی وەکو ئەڵێ مخاطبە بۆ دڵ بەڵام 2 ئاەت بە تایبەتی 2 ئاەت بەڕاستی منی وەکو ئەڵێ ڕاست لەگانتووە یەکێک لە ئەو ئاەتە خۆی پەروەردگار فەرمێ ئەلەم یەئنی للذین ئامنوا ئەن تەخشع قلوبهم لذکر الله ئایا کاتی ئەوە نەهاتوە ئینسان دڵەکەی ملکەش بێت بۆ یادی خۆی پەروەردگار کاتی ئەوە نەهاتووە ئەن تەخشع قلوبهم وما نزل من الحق بۆم قورئانی کە دابەزێنراوە يعني آيات براسي ولا زور كاريجري هبوا وآياتي كتيرش لا سورة غافرة أخوة فرجارة فرمية يا قوم إنما هذه الحياة الدنيا متاع براسي وايا دنيا شيا دنيا وقالي شان روجك متاع كاتية وإن الآخرة هي دار القرار آخرة شيا بو إيمان دار بو كسي أو كسيكا إيمان داره ماڵی هەتاهەتاییە جێی هەتاهەتاییەتی یعنی ئەم 2 ئاەتە ئاەتەکانی تریش بە تایبەتیوانی کە باسی بەهەشتەکەنەوانی کە باسی جەهەنەمەکەن یعنی زۆربەی ئاەتەکان کاریگەری خۆی هەیە بۆ دڵ کاریگەری خۆی حتمما ئینسان کە بتوانێت لەبەرکردن یعنی کە قورئان لەبەرەکە بتوانێت تەفسیرەکەشی یعنی جۆر بگرێ و بڵێن لەگەڵ تەفسیرەکەشیا بێ ئەوە زۆر باشترە یعنی زۆر ئاسانترە بۆ کاتی مراجعە کردی چکە ئینسان کە شتێک لەبەرەکە بزانێ معناکەی چییە زۆر خۆشترە هەڵسا خۆش تەفسیر زۆر بەکارهێنی لەگەڵ قورئانت پیرۆزی لەبەر کردووە یان ئەوەتە ینی گرنگی پێیت بەڵێ بەتاکید چکە پێویستە ینی ئەو ینی کە ئینسان کە قورئانی پیرۆز لەبەرەکە ئەوەی کە قورئانی پیرۆز لەبەرەکە حتمما پێویستە گری بە تەفسیرەکەشی بدا چکە ئەم وایەتە بۆچی دابەزیوە بۆ ئینسان بیری لێ بکاتەوە كتاب أحكمت آياته ثم فصلت من لدن حكيم خبير يعني أم آياته إنا أنزلناه قرآنا عربيا بوشي لعلكم تعقلون بوي جريت عم خركار يعني بوي بيري لي بكنوه بالآيات كاني بكنوه يعني بوي لا معنى كاني ورد بنوه بوي شكاري بكن شكا قرآن هر أونيته لبري بكي قرآن وكو صحابة كان كقرآن لبركت آياتي كان لبركت كاريان في أكرين جاشون أسر آياتي كتر قرآن بكاري في أبكي يعني تنها لبركتن شرط نية يعني أو كسيكا أنا بخوي فرقر أجري جهنم في خوش أجري شيء يجي لو تاق معنا أو كسيكا
قورآانی فێر بووە و خەڵکیشی فێری قورآن کردووە بەڵام خۆی کاری پێ نەکردووە. ئەمە چی تاوانێکی هەیە بۆ قیامەتی ئاگری پێخۆشەکرێ. یعنی تۆ چەندێک تەفسیرەکەی و خوێندنەکەی و لەبەرکردنەکەی مهمە، ئەوانیش کردەوە پێکردنەکەی مهمە. ئینسان تۆ ئەو کەسێک کە قورآن لەبەرەکە پێویستە کەسێک بێ قورآن لە ڕەنگی یعنی لە هەرسوکەوتی ڕەنگ بداتەوە. ئینسان کە کەسێک بێ قورآن لەبەرەکە بەڵام لە ئەخلاق و ڕەوشتیان ڕەنگ نەداتەوە هیچ. ئەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو وەسف پێکەن کان خولقه القورآن، ڕەوشتی چی بوو؟ ڕەوشتی قورآن بوو. یعنی قورآن ئەوەی کە لە ڕەوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە قورآنەوە وەریگرتووە، قورآنی وەکو خۆی تەطبیقا کرد. ئێمەش پێویستە وەکو حاملی قورآن وەکو حافظی قورآن ئەگەر خوا پەرگا لەو کەسانەمان بگێڕێت پێویستە هەرسوکەتمان لەگەڵ دایک و باوکمانە، لەگەڵ کەس و کارمانە، لەگەڵ دەروژیرانە بە تایبەتی لەگەڵ خەڵکیە بەعام بەگشتی پێویستە ڕەوشتمان جوان بێ، قسەمان شیرین بێ بۆ ئەوەی ینی معنای قورآن بینینە جێ. وەکو باسیشم کرد تەفسیر حتمەن بۆ قورآن پێویستە و بۆ کەسێک کە ئەیەوێ قورآنە بکرا حتمەن تەفسیر گرنگێکی خۆی هەیە. ماوەسا بەختەوەر تۆ چی سەبارەت بە پرسیاری کراوەکە ماوەسا بەرەم؟ والله من وتمەگە پرسیارێتریش کە حەزەکەمەوە جواب بمە چکەوە جواب نەیەوە بشە بە خەفەتەوە خەوم. والله ئەو بۆ پرسیار حتمەن هاتمە لای تۆش مامۆستا سێریکەن با من وەڵامێکی مقتنعتان بەمێ لەسەر ئەو مەسەلە. طبعا يعني بوشي قرآن لبيستي صالة دابزيوه كذلك لنثبت به فؤادك بوي خوي قرأ ضلي بيغمري صلى الله عليه وسلم بيس ثابت كا أهم باسي معناي قرآن يعني تونات وأي بيك رجيش بهم قرآن بكي بوي بيغمري صلى الله عليه وسلم أفرمي أو كسيك لسيروش كم ترختم بكا لقرآن تناقع يا باشا إمام الشافعي وروش قرآن يخوندو قابل حديثي نبيني به أو بوكسي عامة زائدا باسي معاني قرآنه توناتو يعني الروجي ده جزء بمعناه بخواني بويا قسكت شيء أما مسألة شتيشي تعزية أصلا بروس إمام نووي بويا إمام نووي بس كبار قصدا يعني إيش بيدي إمام نووي الروجي دوانزة درجة خوندوه الله دو سال مجال نبو أعواب إسراحات بخوم خليك علم بو معنى هنا بس قال كتبي تبي أنا أفرمي لأن الكتابة كانت تريشة صح صالحين ومن هبوا روجي هشت ختمي كردوه يسألوه شيء عجيب يا قصة شلون هشت ختمي كردوه شوار بيانيان شوار شوان هر أقصيك ليكم ومن تفسيركم كر يعني أم إساخر ختمك بحدر بيكي بشوازي خيرا وتجويدك تقني هش ساعتي بيأتي إيه باشا هشتي شخص وشوار إيه أما أظن أما كرامات أخوي جوربهم كسياوة لو تي بدأ ساعات هشت ختمي كرد بي أخوي جورك هتكي بفرعان كردته وهي أمش تكناش هذا أقلوا بي إيماني في بيني معجزة أمد عقيدة ما كان معجزة لنبي جاز أن يكون كرامة لولي شتيت شلون معجزة أبو بيغرام باري بيكي كراماتي أولياء خوشويستكين خوشي باري بيكين جاء أقصى شيء أم شتت تعزية هاتوا عليه أو بزحمة لرمضان أخذت ميزور كم يعني كم هيجنا كم وبس بدأ دبره أم قصة بوخي برسياري لو كنا راس به بو أم لكونا حموك سي بتعبد على المكان دائما زيادة ختمي كان أبوه أم شتت تعزب يا أبو ختمي كم هبه ختمي كان أبو بوكو كرنوي حسنات واخ قرآن كي خوندو ب شلون خمان إخوانين رجعنا ختمي كتير أبو بس يقولوا ما مسافر مي ختمي تريش أبو بس بو تدبره وجنابه فرمو زور تشجم لبينيو بحجار ختمه ببرا كات أما خماني أمقصد دروسكين إن جاء من زور دجي أوم طبعا يسمى السنة السي حافظ ديرة دانيشتو ساعات قباسي جاكين أم خلقها هنين بفضل خا قرآن لبركة كات هركس خوي لبرين أبو نهزانه بويا دائما نقص والله القرآن لبر ما كبروا إشي بيك أما كلمة الحق أريد به الباطل أو إمام علي فرمي راسك بس بقول يا نبي القرآن عمل مهم وكما وصاش باسيكر نيكي خواي جوري كم كز أو خاد جهنم بلام تبو خلق سار دكيتو لوا أو تايس أما حافظين بزانا كسر القرآن لبر مكان بو شكو خلو سريتو يجي طبعا طاوكا كسبيني وتانا طبعا طاوكا بلاك والله ما ينبو طبعا شش صال خوي سي صال مقيم وشوار صال أو دوي سي صال عيادة دا أنيتو كزوا عليه نعم شون كباسي الدنيا أي بو قيامة كيف بيجي تمن والله التوحيد قبل التجويد يعني جاء معنا مع الاحترام يعني أو صبر زين وعلي منها من خوشة بلان بديل بينية بو تو علي من قرآن لبرمكة
دەیوەرە لەناو فەرهەنگی کوردیشا بگەڕێت دەکتێبم بۆ نادۆزیتە لەباری تەدەبور هەر قێرانن تەدەبور عمل دەکتێب نادۆزیتەوە بۆم بێنە تا حداکەم کەواتە کە تۆ شتێکەوەت ئەپێ بەدی لە پێ بێ ئەوانی وا ئەڵێن قورئان پەلەمەکە و ئیشی چیە بۆچی بە ساڵێ لە بەریگەی هەمانە کەمتر لە ساڵێکی شازیات لە ساڵ بۆچی لە سانە 9.9 نوێیشی تریشی لە پاڵا بێ خۆی لەبەرینێ نایخوێنەوە زائیدەن هەر بڕۆ قوڵ الله حد الله وصمد پێڵێ سەمەدیان چی نایزانێ ئەمە تەجروبە کراوە من پێ دەڵێم ئەنی وەڵامێکی مقنع ئەوەیە کە خەڵک دوور نەخەینەوە لە قورئان ئێمەش لەگەڵەوەین ئافرین هەروەڵار ئەوانیش لە سوچێکی درۆ سێرەکەن حافظ قورئانی زۆریان بینیوە منافقن غەڵەتەکان شتی خراپەکەن دەستیان خۆش بێ بەس شێوازی گەیاندنەکەی غەڵەت ئێمەش ئەڵێ هەروەڵا بێ قورئان لەبەرکەی زوو لەبەریکە دوای ئەوە بە زۆر داتەنین ختمی تەفسیر و پێکەین تەدەبور و پێکەین تاوە ئینشاءالله لە ژیان تا ڕەنگات باش مامۆستا بەختەوەربە لەوە تێنەپەڕی باسی بەسەرهاتی براکەتمان بۆ بکە هەر باستان کرد و درێژتان بڕداوەکە نەهات و پاش ئەوەش باس لەوە کرێسە خەڵک سار دەکەینەوە لەوەی کە قورئانی پیرۆز لەبەر بکە یەکێک لەو هۆکارانە زۆر جارێ بیستین ئەو کەسەی بیرێچێتەوە گوناحبارە بێ لە ناوڕەکەشا باسمان کرد تێبینی چیە لەسەرەوە والله من کاکە محەممەدی برام قورئانی پیرۆزی لەبەر کرد الحەمدولله من لە 2 ساڵێ تەواو کرد ئەو پێشتر لە من یانی تەمەنی 11 بوو تاوی کرد الحەمدولله جاخەوێکی شان پێوە بینی بوو لە خەوەکەیە مامۆساکەی خەوی پێوە بینی بوو دوای هەت گەڕاندیە باوکم مابوو بەڕەحمەت بێ وتی لە خەوما ئەم شەو سواری عەفو بەسەر شاخێکا سەر کەوتوین هەر ڕۆشتین من و محەممەد و تەلەبەیەکی ترمان بوو ئەویشە تەلەبەی حیفظ بووە کە سێ پلە مابوو بۆ ئەوی بگەینە بەرزاییەکە سێ پلەی مابوو محەممەد و دانی ژووتی بەخوا تااقەتم نییە و دنیا وتی هەرچۆن بوو بە زۆر دەستمان کرد و تا چوین محەممەد یەکەم کەس هاو دوای ئەم تەلەبەژاو بە شوێنیان سبحان الله تەفسیرەکەی دوایی چی دەرچوو کاتێ باوکم وفاتی کرد 27 جزئی لەبەر بوو 3 جزئی مابوو سێ پلیکانەکە بوو سێپلیکانەکە بالفعل دانی ژوودی من قورئان لەبەر ناکەمە ناتوانم 44 ڕۆژ دوای وفاتی باوکم قورئانی هەمووی تەواو کرد الحەمدولله سێ جزەکەی هەدەستمان کرد بە فەزلی خوا تەواوی کرد جا هەموو جار قسەی شتێ ینی زۆر خۆشە هەچکەم مناڵ ینی مناڵترە جا هەموو جار هەنێ حرەکات و فێڵ و شت دەکا ئیتر من تێر پێگەم من لەو سەرۆیەمە ئەو ناوکەکەی لە باخەڵی خۆمایە ئەو شتانە من زوەختی خۆی کردووە بۆیە جارێکیان وتم محەممەدیان ئەبێ فاتیحە و بیرەجێتەوە وتی نا قوڵ الله أحد بیرەچێت نا ئەی بۆ بەقەرە بیرەچێتەوە چکە زۆر نەوتوتی وەڵاوانیە کاکە قوڵ الله أحد جوارایەتە بەس بەقەرە نەلاپەڕەیە ئیتر قەدەوە من بیر ناچێ بەنسبەتی ئەوەی کە یعنی ساردکردنەوەکان بەڕاستی ئێمە بۆ مۆسەبەرەمی ژەماشەی پێەیە ئاسانکاریکەین بۆ خەڵک من لەگەڵ ئەوان قورئان لەبەر کرد ئەشهدو بە ئیتقان و لەبەریکەی وەکو نوێژی سونەت وایە ئەتوانی نوێژی سونەت نەکەی وایە بەس کە گردن ناتوانین بڵێ وەڵا نوێژی سونەتە سوژدەکە نا بەمڕۆ یعنی ئەو کاتەوەی بە فەرز بۆیە کە قورئان لەبەر کرد ئەبێ بیکەی بە فەرز بە فەرزی شەشەم ئەگەر دروست بێ بەسەر خۆتەوە اینجا ئەبێ بیکەی بەڵام ئایا لە بیرچوونەی قورئان گوناحیانە جێ خلافی زانایانە کە هەنێک فەرمون بەڵێ گوناحە هەنێکیش فەرمون گوناح نییە هەنێکیش فەرمون وەڵا لە گوناحی کەبائیرە بەڕاستی بەڵام ئینسان بۆچی بیرێچێتەوە ئەمە ترسێکی شەیتان ئەزانی وەکو چی وایە وەکو وایە بڵێ ئێستا 2040 چی ڕوەدا شاڵێ من نەمردوم ئێخۆ نهاتووە تۆ جارێ بڕۆ یعنی وعدە ئەمە خۆی گەورە فەرمێ یعنی تۆ لەگەڵ یا بە من یارمەتی تێم مراجعیکە ئەگەر لە بیرەجێ حەقی قسە بێ بۆ فاتحەت بیر ناچێ بۆ جوزی ئەمەد بیر ناچێ چونکە زۆر وتراوەتەوە زۆر ئەگەر زۆر بێڵی تۆ هەموو قورئان ئینشاءالله قەت لێت تێک ناچێت زۆر باشم ماوەسا هەڵبەش تا چەند گرنگە خێزانەکان ئەوانەی کە ئەیانەوێ منداڵەکانیان قورئانی پیرۆز لەبەرکەن لە منداڵی و ئاسانترە بۆیان وایە تاوەکو کە گەنە تەمەنێ بەئەکید لە مناڵی و ئاسانترە ئەی باشە بۆ لە مناڵی و مناڵ خێنەوە کتێب چونکە بەئەکید باشتر ئەتوانێت توانای فێربوونی باشترە وەکەوەی کە وتوانە لە مناڵیە شتێک لە بەرکی وکووا لەسەر بەرد بینوسی لە گەورەی یاوەکو ساڵەرچەنە بۆ قورئان و شتەوانیە ئەگەر وەکو ساڵی تاو مراجعەکەین هەمان شتە وەکووا لەسەر بەردەکە بینوسین بەئەکید لە مناڵیە باشترە چونکە توانای باشترە ئەتوانێت بێ ئەوەی کە وەکووتمان تەفسیرێکی نوێژکی بخوێنێتەوانێت بێ ئەو ئەتوانێت بیکە بەڵام لە گەورەییەکە زیاتر پێویستمان بەوەیە کە تێگەیشتنمان زۆرتر بێ ئەنج ئەتوانین زیاتر لە بەریکەین واتە بێ زیاتر خۆماین داکەین بەڵام بۆ کەسێک کە لە مناڵترە بەئەکید ئاسانترە توانێت لە بەریکاوە بە ئاسانترە توانێت زەبطیشی بکات مامۆستا لەبەو هەبووە قورئانی لەبەر کرد بێ کاردانەوەی چۆن بۆ یان خێزانەکەی چۆن لەگەڵیا بوون یان گەشت بێ بە ئەو ئامانجی کە دایناوە بۆ نیوەی قورئانی لەبەر کرد بە 5 جزئی بەڕاستی من خۆم نەگەشتم بەوە هەستە یعنی تەلەبێکمان ئینشاءالله هەگەین نا بەس وەکو یوتیوب وانە زۆرمان سێر کردو یعنی هەستێکی زۆر تایبەتە یعنی وەسف ناکرێ ماوەستا بەختەوەر لەوانێ باشتر بێت چونکە لەبەری هەم خۆی هەموو براکەوان دیوێتی ماوەستا بەختەوەر باشتر بتوانێت جوابی پرسیارە نمونەی وەولایە
والله ئەو نمونانەمان بینیوە کە لەو دقا هەموو ینی چۆن تەشبیه نەبێت لە قیامەتە هەمووی ئەڵێ خۆزگە ئەلەو دقا هەمووی ئەڵێ ئەو خەیش بەس نەبوو هاتم بەس نەبوو بە فەزلی خوازاڵ بووم بەسەر شتەکانە هەمووی دەسەکە بەگریان من زۆر بینیوە تەلەبەکان جەریوا بوو زۆر لیان تۆڕە بووین زۆر ئەین جەریوا بۆ تند بووین لەگەڵیانە لە بەرەی ئیهمال بوون نەک لە بەرخۆشی ینی ئەوەی نوان نزان توندین بەداخەوە هەر ناویشیان بە توندی جوان بەڵام دوای خۆی وتێتی مامۆستا مەمنونم بەڕاستی ئەوە پێیگەیاندم دەستە خۆش بێ چونکە تۆ لەو سەرۆی تۆ بەڕاستی ئەزانی کە ئەم ڕێگا پڕێتی جا کووتمان قورئانیش ڕێگەکەی ئاسان ڕاست ئاسان کراوە بەڵام پڕیشە لە مەخاتر بزین کێ لە بەرخوا ئەڕوات هەستەکەم ببین بە تەلەبی مامۆستا بەختەوەر لێدانە خۆین ئەنا لە خزمەتەنە ئینشاء وڵا ئێمە شتەکان زۆر ئاسانە لەتانی قبولکە بە خۆشی و قسانە دێتمان هەوڵمان دوو بوونیەوە مامۆستا بەرهەم تۆچی ئاماژەشە پێکردوت ئەو شەوەی کە بەتەواتی لەبەرم کرد زۆر دڵخۆش بووم کەمێک باس لەو هەستەمان بۆ بکە کە ئیتر زانیت هەموو قورئانی پیرۆز لە دڵ و سینەتایە کات بیانەکان تاوان کە من ئەو شەوەی کە لەبەرم کرد زۆر وەخوارە دڵم پێ خۆش بوو ینی کە خوای پەروەردگار ئەو فەزڵەی پێبەخشیم یعنی ئەو کاتە بیرم لە گەورەی ئەو قورئانە کرد بیرم لە گەورەی خوای پەروەردگارە کردەوە کە خوای پەروەردگارشی ناو هەموو بەشەریەت ینی ناو هەموو نابیناکان ینی کەسی واشمانەیە نابینە سەرگەی قورئانی لەبەر نییە کەسی واشمانەیە سێرەکەی وەکو پێویست دیندار نییە بەڵام سەرگەی باسی نابیناکەم باس چاوسا ئەویان ناکەم بەڵام نابینا سەرەکەی ناو نابینانە سێرەکەی خوای پەروەردگار ئەوەی کە لەگەڵ منی کردووە لەگەڵ زۆر کەسی نەکردووە بەتابەت ناو نابینانە ئەو فەزڵی کە بە منی بەخشیوە زۆر کەسی لەوێ نەبەخشی بێ فەزڵی خوای پەروەردگارە قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون وزۆر وەکو ئەڵێ دڵم پێ خۆش بۆ ئێستش کە الحەمدولله یعنی کە ئەچمە خزمەت قورئانەکە بەڕاستی وەکو ئەڵێ دڵ مرتاحیەک یعنی مرتاحیەک بەرەو دڵم دێت بەڕاستی ئەو ڕۆژەی کە لە خزمەتی قورئانە بۆی مەشغەڵەتێکەوە یان بەوەی هەر شتێکەوە یان کەم تەرخەمیەوە هەستەکەم وەکو ئەڵێ شتێکم لێون بووە مامۆستا بەرهەم زۆر جار کە خۆشێکی ئەو هەمانە بێ حەزەکەن لەگەڵ ئەو کەسانەیە بەشکین کە هاوکاریان کردوین ئێوە باسان لەو کرد کە مامۆستاتان هەبووە یان دەوروبەرەکەت لە خێزانەکەت کی هاوکارت بووەوە کاتێک ئەم هەواڵیان پێگەی کە تۆ هەموو قورئان لەبەر کردووە کاردانەوەی هاوڕێکانت کەسەکانی دەوروبەر چۆن بوو بەڵێ حەقەتەن من وەکو خێزان و کەس و کارم دایک و باوکم بەڕاستی هاوکارم بن خوا پاداشتیان داتەوە و دووەم هاوکارم بەڕاستی وەکو ئەڵێ زۆر هاوکارم بوو و زۆر بەڕاستی لەگەڵ مابوو مامەم سڵاح خوای پەروەردگار پاداشتی خێری داتەوە یا ڕەبی یعنی ئەو هۆکارێک بوو وەکو ئەڵێ بۆ دینداری و هەم بۆ قورئان خوێندنیش بەڕاستی یعنی کە ئەو ڕۆژەی کە لەبەرم کرد یعنی پێم وت وەکو ئەڵێ ئاگادارم کردەوە یعنی پێخۆشبوونێک دڵی پێخۆش بوو سەناتوانم وەکو ئەڵێ وەسفی بکەم یعنی وەکو ئەوە بوو خۆی قورئانی لەبەر کردوێ وەکو ئەوە بوو خۆی ئەو فەزڵی پێبەخشی بێ کە خوای پەروەردگار مامۆستا بەرهەم شتێکی دیکە تۆ قورئانی پیرۆز نەبینی بەڵام چێژ ڕۆحیەکەی لە دڵ و دەروون تا هەیە گەشتی عومرەت ئەنجام داوە کە بە دڵ بیبینی ینی بە دڵ ئەو چێژە وەربگریت ئایم چیتە ئەوێ مەبەستم ئەوەیە کە لە گەشتی عومرەیە تۆ نابینایی بەڵام چیتە ئەوێ مەسەلەن بە دڵ هەست بۆ مرتاحی ئەو شوێنە بکەی هەست بە ئەو چێژە ڕۆحیە بکەی لە مەککە یا لە مەدینە بەتاکید چکە ئەنجامە داوە مامۆستا سپاس بخوا جا ئەوم بۆ بازگانی تۆ لەگەڵەوەی کە نابینایی کە چویتە مەککە چویتە کەعبەی پیرۆز ئەو هەستە چۆنی بوو طبعا هەموو کەسێک کە ئەچێتە ئەوێ هەستێکی تایبەتی هەیە بەڕاستی کە ئەچێتە ئەوێ ینی هەستێکە خوای پەروەردگار پێبەخشێ هەر هەمووی هەستێکی پێوەست نییە بۆی کە نابینایی نایبینی پەیوەندی نییە بە نابیناییەوە یعنی واتزانی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ها سیرەت و ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بیرەخاتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەوێ عەزیز درا لەوێ ئازار درا لەوێ سەحابەکان عەزیز دران لە مەدینە دەوڵەتی ئیسلامی ڕاگەیاند بانگەوازی خەڵکی ئەکرد لەو مزگەوتەیە وەکو ئەڵێ داوای خەڵکی ئەکرد خەڵک هات بۆ لای و
بەڕاستی کە ئەچیتە مەکە و مەدینە اینجا وەکۆڵی ئەسڵی ئیسلامەکەت بیرەکەوێتەوە بەڕاستی ئەوەت بیرەکەوێتەوە کە ئەم ئیسلامە پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وسەلام و سەحابەکان بە چه ڕەزالەتێک گەیانیان بە ئێمە سێرەکە ئێمە قەدری نازانین بەداخەوە زۆر بەبات یعنی قەدری ئەو ئیسلامە نازانین قەدری ئەو دینە نازانین کە خۆی فەرگا پێی بەخشیوین کە سەحابی وا هەبوو یعنی لەبەر خۆر تا ئەندرا پاشگەز ناویەوە لە دینەکەی بەڵام ئێمە کەسی وە هەیە ئینسان سێرەکەی تووشی بەڵام مصیبەتێکە بێ سەرکی وای لێ دێ لە دینداری سار دەبێتەوە لە حەفزی قورئان سار دەبێتەوە یعنی ئەو قورئانی وەکو ماوەسە بەختەوەر باسی کرد لە 23 ساڵە خۆی فەرگانادی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەحابەکان لەبەریانە کرد حفزیانە کرد یعنی کاریان پێ کرد بە تەئەکید هەستێکی تایبەتت هەیە و ئەو کەسی کە ئەچێتە ئەوێ یعنی هەز بە یعنی کەمێتی خۆیەکە لە چاو ئەو سەحابانی کە بە چه ڕەزالەتی وەکۆڵی دینەکەیان گەیاندە ئێمە گەورەی ئەو قورئانشت بۆ دەرەکەوێکە بەڕاستی إن أول بيت وضع للناس للذي ببكة مباركة يعني لا أخوة فرقال شاري مكة داي بزان لمدينة بهمان شوى أو دو شارع بو بنشي بو بشارك حرام كراوة إلى يوم القيامة زور باشا ما وصل زور بكورتي زور ل 50 ثانية كوتا قصة ما ممكن سبارت لا قرآن بيروز دوتري من ما وصل وقت بيروز ما وصل برهمش كوتا قصة ما ممكن إن شاء الله بس زور بكورتي بلى من وصية من نصيحة بو كسانيك يعني القرآن لبركن بايك امنيت يعني خالص بدوم دعاء كان سيم يعني عجز من جزم كان براسي قراري كتاوتي بدن كقرآن لبركن شكو اگر قراري تاوتي بدن هولي بدن يقين داني بك اخوي برغربوتان اسانك و ان شاء الله كاتم واسانك ولا بريكن استكان خوش بها خلاص ما سبقت جان توش بزور بكرت خجزات ما تو والله هروكم ما مسافر مي النية زور گرنگ براسي داوله همو کەسەکەین خۆمان یەکەم کەس نیەتمان پاکینەوە بەخۆی گەورە هەمیشە و بەردەوام ڕیفرێشی کەینەوە پاشان دوعا وەکو مامۆستا فەرمووی اینجا هۆکارەکان بگرینە بەر چۆن ئێستا ئەفریقا وڵاتی بۆ نەچات یعنی یەک ملیۆن حافزی تایە جامە زۆر شتانە دانێم کارە باشیان نییە خەڵکە ناسم ئەڵێ ئەچێ بۆ ئەوێ ئیشی خێرخوازیەکە ئەڵێ ڕۆژانە 3 سعات بەپێ ئەڕۆن تا ئاو بێنەوە بەشی ئەو ڕۆژەیان أي من توش 24 ساعة كهرباء فول مان هي وإسرائيل ولا 24 ساعة جنيه يعني بس ما هو مبالغة استراحة وخشترا شون خوا محاسبة مناكا كشترج ميري كراوة 50 نفر قرآنيان هي 50 نفر قرآن ده لو شيء مخوان بس نفرق وبينس قرآني هبل لما هذا مصحفه بوي أما براسي حجة جاء حركة سفرية خوي كه براسي ببين جزئية خوي نجات بقى إن شاء الله لە دوا خاڵەکانی مامۆستا ئەوان نەسیحەتی کورد ئەو برایانی کە ینی خەریکی لەبەرکردن ئەوانی مامۆستاوتیان ئەوانە جێبەجێکەن زائیدەن زۆر گرنگی بن بە بابەتی زەبط و ڕەبت چونکە ینی ئێمە بەڕاستی ئەو کێشەمان زۆر ینی لە تەلەبای بینین بەڵێ مراجعە و تیکراری ئەو ینی بەشانی کە باڵی تازە لەبەرێکە هەموو کۆنەکان چونکە ئەو کێشەمان زۆرە تەلەبەمان هەیە دەی لەبەرە باڵنی دە جزئی لەبەر کردو بەڵام خۆی واقعاً چواری لەبەر نییە ینی مامۆستاش لەوانەیە ئەو کێشەیە زۆرتر ببینێنەوە تەلەبە کێشەکە چییە؟ تیکراری لاپەڕی تازە لەبەرکراو لەگەڵ کۆنەکان ینی ئەو ئامۆژگارە بچووکە لەم برا بچووکەتان وەرگرن کە زۆر ئەوە کەن کە ینی زۆر گرنگی بەوەن کە چەندێکیان لەبەرە چەندێکی زەبتە هەوڵبن زۆرترینی ئەوەی بۆی کە تاوا بوو یەکێ لە قورئانەکەی دووبارە نەیەتەوانی بۆ دووبارە لەبەرکردنەوە یاڕەبی دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەین بە ڕێز مامۆستا بەرهەم سەروەر قورئان لەبەر و مامۆستای قورئان لەبەر وەروەها مامۆستا بەختەوەر بەهادین قورئان لەبەر و مامۆستای لەبەرکردنی قورئانی پیرۆز و بامان شوێ مامۆستا هاوبەش حەیدەر مامۆستای بەشی لەبەرکردنی قورئان لە دەستگای حکمێ خوا بەخێر بێن مامۆستا بەختەوەریش دەوازم لە مامۆستای لە ئیقرا خوا بەخێر بێن سەر دوو چاومان لە کۆتایی ئاماژەی بە سپۆنسەرەکەم بەمەوە زۆر سپاس بۆ MK شۆپینگ کە سپۆنسەری منە و ناونیشانی شان لە جادەی کاک ئەحمەدی شێخە لە بازاڕی بەختیاری لە دوکانی یەکەم و ئێمە گەشتین بە کۆتایی بەرنامەکەمان بە هیوای کاتێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازم کەم تەوەڕێ ماسوودی هەوو بێ بۆ هەموو لایەکتان ئینشاءڵڵا تا بەرنامەیەکی دیکەی سیگەوهەر لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبین تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ